ومن آياته أن خلقكم من تراب ثم يرى الإنسان أنا خلقناه من نطفة فإذا هو خصيم لقد خلقنا الإنسان في أحسن هەنگاوە سەرەتاییەکانی بە مرۆڤبوون و حکمە شەرعیەکانی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. شكراني ورسلاي وخاي پروردگارتان لێبێت. بەردەوامین لەسەر باسکردنی بابەتەکانی حکمەکانی کۆرپەلە. لە دەرسەکانی ڕابردووە سێ حکممان باس کردووە، یەکێک لەوانە باسی حکمی شیاوی مناڵمان کرد لەو تەمەنەیە، دواتر باسی حکمی لەباربردنی مناڵمان کرد، دواتر باسی حکمی نەسەبی مناڵمان کرد. ئەمڕۆ بە پشتیوانی خوای گەورە باس لە بابەتەکانی تر ئەەکەین. یەکێک لەوانە کە دیسانەوە حکمێکە پەیوەستە بە مناڵ و ضرورە ئینسانی ئیماندار بیزانێ، مەسەلەی دینە، دینی کۆرپەلە. مناڵ لەسکی دایکە، ئێمە کە مامەڵی لەگەڵا ئەەکەین چ دینێک ئەدەینە پاڵ مناڵەکە. لەوانەیە ئەم قسەیە سیر بێ لە چ ڕوویەکەوە، لەو ڕۆوەی مناڵ دینی بۆ چییە؟ کۆرپەلە ئێمە وتومانە هیچ واجبێکی شەرعی قانونی، هیچ ئیلتیزامێکی ئەخلاقی ئاینی نەبەرامبەر بەخوا نەبەرامبەر بە خەڵک ناچێتە ئەستۆی کۆرپەلە، چونکە ئەستان خواست و ئیرادە و ئیدراکی نییە مناڵ لەو قۆناغەیە. ئەی دینی بۆ چییە؟ دین بەڕێزان یەکەم بۆ ئەحکامی قیامەتیتی، نەک بۆ دنیای. یعنی ئێمە کە ئیسنادی دینێکەکەین بۆ مناڵێکی کۆرپەلە مەبەستمان پێی ئەحکامی قیامەتێتی. لەبەرەوە ئەمە خاڵی یەکەمە. خاڵی دووەم مەبەستمان پێی ئەوەیە ئەم مناڵە ئەگەر دینماندایە پاڵ کۆمەڵی ئەحکامی تر هەیە بۆ دنیای مناڵەکە، نەک پەیوەست بەخۆی، پەیوەست بە مامەڵەکردنی ئێمە لەگەڵ ئەو. یعنی مناڵەکە خۆی کە دینی ئەدەینە پاڵ، مناڵەکە هیچ ئیلتیزامێکی دینی ناکا، بەڵام ئێمە بە پێدان و پاڵدانی دینەکە کۆمەڵی ئیلتیزامات ئەکەوێت لەسەر شانمان بەرامبەر بە مناڵەکە کە پێویستەکە ئەدایی بکەین. مەسەلەی دین وەکو مناڵ بۆ قیامەت کە ماڵین حەسرە لەسەر ئەحکامی دنیا، عولەما کاتی خۆی نۆ قەولیان هەیە لەسەر چارەنووسی مناڵی خەڵکی بێدین، لەسەر چارەنووسی ئەو کۆرپەلانەی کە لە دایک ئەبن بە مناڵی ئەمرن. ئایا چارەنووسیان چی لێدێ؟ عولەما وەکو عەرزم کردن نۆ قەولیان هەیە. ئەرجەحی ئەقوال طبعاً هیچ بەڵگەیەکیش لە بەردەستان نییە بۆ پشتڕاستکردنەوە یەکێک لەم بەڵگانە. هەندێک لە زانایان ئەڵێن چارەنووسی ئەم مناڵانە چارەنووسی باوکو دایکیانە بێ لە قیامەتە، بە بەڵگەی و ئاەتی کە خوا ئەفەرمێ والذین آمنوا واتبعتهم ذريتهم بإيمان ألحقنا بهم ذريتهم. ئەڵێ ئیمانداران خوا ئەفەرمێ لە حەقیانە کەواتە بێدینەکانی شەروایە مەسیریان، بەڵام ئەم ڕێیەکی ضعیفە، چونکە خوا ئەفەرمێ ولا تزر وازرة وزر أخرى. کوفری باوکو دایک بەرپرسیارەتی لە ئەستۆی مناڵ دروست ناکە. هەندێک گەڵێن نا ئەم مناڵانە لە بینی بەرزەخێکە ئەبن لە بەهەشت و جەهەنەمە. خوای پەروەردگار باسی ئەصحابی عەرافەکە لە بینی بەهەشت و جەهەنەمە وعلى الأعراف رجال يعرفون كلا بسيماهم. هەندێک گەڵێن ئەم ئەصحابی عەرافانە ئەم مناڵانە لە ضمنی ئەو ئەصحابی عەرافانن. هەندێک گەڵێن نا ئەم مناڵانە ئەبن بە ویلدانی ئەهلی بەهەشت، ئەوەی کە خوای پەروەردگارە فەرمێ ويطوف عليهم ولدان مخلدون، واتە ئەمانە ئەبن بەو گەنجانی کە لە ناو بەهەشتا خزمەتی خەڵکی دانیشتوانی بەهەشتەکەن، ڕێز لێگرتن بەڕێکردن ئەو ویلدانانە بریتین لەمانە. هەندێک گەڵێن نا ئەم مناڵانە یمتەحەنونە فی القیامە، ئەڵێ نا خوای پەروەردگار هیچ بڕیارێک لە چارەنووسیان نادا تا تاقییان نەکاتەوە. دیارە خوا عەقڵ و ئیدراکیان پێ ئەبەخشێت تاقییان نەکاتەوە، لە دەرەنجامی تاقیکردنەوە کە دەرچوون ئەهلی بەهەشتە بن کەوتن ئەیان خاتە دۆزەخ، هەروەکو ئیمتیحانی کە ئێمە ئیمتیحانەکرین لە دنیا. هەندێکی کە ئەڵێن نا کە ئەمە من پێم وایە والله ئەعلەم لەوە ئەچێ پەسەندترینی ڕەئی بێ کە ئەڵێن ئەمانە ئەمرهم موکول إلى الله، یعنی داخلون تحت المەشیئە. ئەمانە ئەگەڕێنەوە بۆ ویستی خوای پەروەردگار، پەروەردگار خۆی بە عەدلی خۆی لە قیامەت مامەڵە لەگەڵ ئەم مناڵانە ئەکا. بەتایبەتی کە ئەڵێن ئەم مناڵانە مەبەستمان مناڵانی ئەو کەسانن کە بۆ نمونە هی بێ باوەڕن، بێ باوەڕەکان. ئەسڵ لە تەبعیەتی مناڵ لە دینە چییە؟
يعني ئێمە بۆ ئەڵێن مناڵ ئەبێ دینێک بدەینە پاڵی چکۆ یەکەم و ئاەتی کە باسمان کرد خوای پەروەردگار کافەرمی ئەلحەقنا بهم ذڕیەتەهم ئەم ذڕیەتە بریتین لە مناڵەکە. خاڵی دووەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ ما من مولود يولد على الفطرة ئەفەرمێ هیچ مناڵێک نییە إلا لەسەر چی لەدایک ئەبێ إلا يولد على الفطرة يعني لەسەر فطرەتی دینداری لەدایک ئەبێ. بۆ چکە خوای پەروەردگار ئەوەی ئێمە پێی ئەڵێن لە ڕۆژی قال و بەلاوە خوای پەروەردگار کافەرمێ وإذ أخرج ربك من بني آدم من ظهورهم ذريتهم وأشهدهم على أنفسهم قال ألست بربكم قالوا بلى. لەو ڕۆژەوە کە پەروەردگار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ خوای پەروەردگار مەسحی پشتی ئادەمی کرد هەرچی ذڕیەتێک هەرچی مرۆڤێک خوا تەقدیری کردووە تا قیامەت ببێ لە پشتی ئادەم هێنایە دەرەوە لە گۆڕەپانێکی گەورەیە پەروەردگار حەشری کردن خوای پەروەردگار یەک پرسیاری لێکردن قالە ئەلەست برەبیکم گوتی من خوای ئێوە نیم ئێوە شایەتی نادەن کە من خوای ئێوەم قالوا بەلا وتیان باتۆ خوای ئێمەی. خوای پەروەردگار ئەفەرمێ أن تقولوا يوم القيامة إنا كنا عن هذا غافلين لێ ئەمە عەهدێک بێ لە بینی ئێمە و ئێوەیە ئیقرارتان کرد کە من خوای ئێوەم نەڵێن لە قیامەت ئێمە لەم عەهد و پەیمانە بێ ئاگا بووین ئاگامان لێ نەبوو. بۆیە ئێسش کوردی خۆمان زمانی ڕاهاتوە قالە لە ڕۆژی قالوا بەلاوە ئەوە ڕۆژی قالوا بەلایە. کەواتە ئەم مناڵانە دینیان وەکو عەرزم کردن پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم دینی فطرەتە واتە بە ئیمانداری لەدایک ئەبن. پاشان پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئینەما ئەبەواه دوایە فەرمێ باوکو دایکی ئەم مناڵە یوهەویدانیه ئەو یونەسیڕانیه ئەو یومەجیسانیه باوکو دایکی ئەم مناڵە یا ئەم مناڵانە ئەکەن بە جوولەکە یا ئەیانکەن بە مەسیحی یا ئەیانکەن بە مەجووسی. کەواتە دیانەتی مناڵەکان لە ڕێکەوە دیانەتی مناڵەکان بەپێی ئەو حەدیثەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕێی باوکو دایکەوە بڕیاری لەسەرە درێ. حکم بۆ پێدانی دیانەتێک بۆ مناڵ بەڕێزان دوو ڕێگەمان هەیە طبعاً کاتی خۆی سێ ڕێگە فوقها قسەی لەسەرەکەن دوانیان ماوەتەوە. یەکێک لەوانە لە ڕێگەی باوکو دایکەوە دینێک مناڵەکە وەری بگرێ یا با بڵێن دینێکی بدەینە پاڵ مناڵەکە بۆ بەڕێکردنی ئەحکامی دنیای. دووەم مناڵەکە دین بە ڕوبەری جوغرافی وەربگرێ. بۆ نمونە مناڵێکمان دۆزیەوە لە شوێنێکە لە شارێکە ئەگەر دانیشتوی ئەم شارە موسڵمانن باوکو دایکی مناڵەکە دیار نینکێن ئەم مناڵە بە تەبەعیەتی دار بە تەبەعیەتی جوغرافیا ئەم مناڵە دیانەتی بڕیاری دیانەتی دانیشتوانی ئەو شوێنەیە کە لی دۆزراوەتەوە. ئەمە ئەگەر هاتوو مناڵەکە باوکو دایکی نەبوو یعنی هیچ کەسێک نەیەزانی مناڵێکی فرێدرا و دۆزراوە. ئێمە ئەگەر لە منتیقەیەکی موسڵمانە لە گەڕێکێکی موسڵمانە دۆزرا بێتەوە مامەڵی موسڵمانی لەگەڵەکەین. لە گەڕێکێکی خاوەن ئاینێکی تر بۆ نمونە ناوچەیەکمان هەیە دانیشتوانەکانی مەسیحین دانیشتوانەکانی جوولەکەن دانیشتوانی یەزیدین مناڵەکە مامەڵەی دانیشتوانی شوێنەکەی لەگەڵەکرێ. ئەگەر باوکو دایکی هەبوو ئەو کات مناڵەکە باوکو دایکی لەسەر هەر دینێک بن ئەگەر باوکو دایکەکە یەک دین بن. بۆ نمونە باوکو دایکێکمان هەیە جوولەکەیە یا باوکو دایکێکمان هەیە یەزیدین یا باوکو دایکێکمان هەیە مەسیحین یا باوکو دایکێکمان هەیە هندۆسین هەر دینێکیان هەبێ باوکو دایکەکە و ئەگەریش باوکو دایکەکە موسڵمان بوون مناڵەکە ئیتیفاقن یعنی بەبێ خلاف مناڵەکە دینی باوکو دایکی وەرەگرێ. واتە ئەگەر مناڵەکە لەبار چوو چۆن مامەڵەی لەگەڵا ئەەکەین بە دینی خۆیان مناڵێکی لەبار چوو چۆن مامەڵەی لەگەڵەکرێ ئێمە تەدەخولی ناکەین. خۆیان چۆن بە دینی خۆیان مامەڵی لەگەڵەکەن ئاوا مامەڵی لەگەڵکەن. ئێمە وەکو ئەحکامی ئیسلامی قسەمان نییە لەسەری چونکە یەکێک لەو حکمانەی کە ئیسلام ئینصافی هەیە بەرامبەر بە دانیشتوانی غەیری دیندار لە سایی دەسەڵاتی ئیسلامیە ئەوەیە ئێمە تەدەخولی ئەحکامیان ناکەین. یعنی بۆ نمونە ژن و پیاوێکی مەسیحی لە سایی دەسەڵاتێکی ئیسلامیا بژین ئێمە نایین عەقدی زەواج و تەلاق و میرات و ئەم ئەحکامانی ترکە پەیوەست بە پرۆسە هاوسەرگیریەکە یا لێکەوتەی پرۆسە هاوسەرگیریەکە ئێمە نیهائیاً قسەی شەرعیتیان ناکەین. شەرعی خۆیان هەیە بە شەرعی خۆیان بڕۆن بڕێەوە. ئێمە وەکو موسڵمان تەدەخولمان نیەتایە لەبەرەوە ئەو باوکو دایکە هەر دینێکیان هەبێ مناڵێکی لێکەوتەی ئەو پرۆسەیە حکمی دینی باوکو دایکەکە وەرەگرێن. ئەگەر باوکو دایکەکە دینیان جیاواز بوو ئەو کاتە مناڵەکە یەتبع ئەفضەلهما دینەن کامیان دینیان باشتر بێ نزیکتر بێ لە حەقەوە تەبعیەتی مناڵەکە لە نەزەری ئێمە ئەڕاتەوە بۆ ئەو. بۆ نمونە
باوکێکی مەسیحی و دایکێکی جوولەکە ئێمە ئەفضەلیەتی دینەکە بەلای ئێمەوە دینی مەسیحیەتە وەک لە جوولەکە زیاتر دینی مەسیحیەت وەرەگرێ باوکێکی مەسیحی دایکێکی یەزیدی ئەفضەلیەت لەلای ئێمە لە حەقەوە مەسیحیەتە ئەفضەلیەت ئەدرێ بەو نەک لەبەر ئەوەی ئێمە مەسیحیەتمان پێ حەقە نا بەڵام ئەمانە چۆن ئەڵێ کەمترین ڕێژەی با بڵێین دووریان هەیە لە ئێمە دووريان چکە خوای پەروەردگار کە باسی ئەهلی کتابەکە ئەفەرمێ ئەن تەقولوا إنما أنزل الكتاب على طائفتين من قبلنا خۆ خوا لە 100 کتێبی ئاسمانی زیاتر هەیە بەس ئێمە مەسیحی و جوولەکەکان لە ڕووی تەعاملەوە ئەحکامی خاصیان هەیە لە تەعاملە بە شێوازێکی تایبەتتر لە بێباوەڕانی تر مامەڵەیان لەگەڵا ئەکرێ بۆیە لێرە ئەڵێن مناڵەکە ئەگەر باوکو دایکی دینیان جیاواز بوو تەمان باسی مسلمان ناکەین باسی غیری مسلمانەکەین ئەفضەلەکەیان کامەیان دینی هەبێ شوێن ئەوەیانەکەوێ ئەگەر باوکەکە مسلمان بوو دایکەکە بێدین بوو طبعا لێرە لەوانێت تۆ پرسیارە بکەی ئیجابە شەچکە کەی دروست بووە عەقدی زەواجکەن لەگەڵ یەک نا دواتر دینی گۆڕیوە ئێستا مسلمانمان زۆر هەیە مەسەلەن دینە گۆڕێ کابرا ئەبێ بە مەسیحی ئەبێ بە جوولەکە ئەبێ بە زەردەشتی واتە کوفری کرد دینی ئیسلام پاشگەز بۆ وەلەی دینی گۆڕی تەبعیەتی مناڵەکە لێرە ئێمە هیچ مشکلەمان نییە ئیجماعن مناڵەکە دینی شوێنکەوتەی نەسەبێتی واتە دینی ئەدرێتەوە پاڵکێ دینی ئەدرێتەوە پاڵ دینی باوکەکەی کە مسلمانە ئەگەر باوکەکە کافر بوو دایکەکە مسلمان بواتە باوکەکە لە دینی پاشگەز بوو بۆەوە ئەو کاتە جمهور طبعا ئەلیرا خلاف دروست ئەبێ مناڵەکە نەسەبی ئەگەڕێتەوە بۆ باوکەکەی چکە باوکەکەی کاتی خۆی بە شەرعی ئەم ژنەی مارە کردووە ئێستا مناڵێکیان لە نەتیجەی پرۆسە شەرعیەکە لەسکی دایکایە ئافرەتەکە حامیلەیە ئەگەر ئەم مناڵە ئێمە مامەڵی لەگەڵکەین چۆن مامەڵی لەگەڵەکەین بۆ نمونە نەسەبی مناڵەکەی باوکێتی ئێمە ناتوانین قەتعی سیلەی نەسەب بکەین چونکە مناڵەکە لە ڕێگەی پرۆسەیەکی شەرعیەوە دروست بووە بەس ئێستا باوکەکە کافرە ئایا ئێستا مناڵەکە نەسەبی دینی هەر تابعی نەسەبی بێ بۆ باوکێکی کافر یابی دینە پاڵ دایکە مسلمانەکەی کە ئەمە بە خلافی قەواعیدی نەسەبەوەیە طبعا جمهوری فقهاء لە ئەحناف و شافعیەکان و حەمبەلیەکان و ظاهریەکان و زەیدی و ئیمامی و هەندێک لە مالیکەکان ئەڵێن نەسەبی ئەگەڕێتەوە یا با بڵێن دینی ئەگەڕێتەوە بۆ دایکی دینی مناڵەکە ئەدرێتە پاڵ دایکی و مامەڵەی مسلمانی لەگەڵاکرێت کەوات لێ کرد یعنی چی یعنی ئێستا ئەم باوکە بمرێ ئەو مناڵە میراتی لێ نابا چونکە وتومانە دینی تابعی کێیە تابعی دایکێتی پێغەمبەری خوای فەرمێ صلی الله عليه وسلم لا يتوارث أهل ملتان ئەهلی دوو دین میرات لە یەکتر نابن باوکێکی بێدین لەگەڵ کوڕێکی مسلمانە میرات لە یەک نابن والعكس صحيح هەر دینێکیان هەبێ کە جیاواز بوو دینەکان میرات لە یەک نابن لە نەزەری ئێمەیە کەواتە ئەگەر وتمان مناڵەکە دینی تابعی دینی دایکێتی میرات لەو باوکەی نابا کە کوفری کردووە و ئەحکامی دنیایان قەتع بێ لە یەک لە بەدایعی صەنایعی حەنەفیەکان هاتووە ئەڵێ فإن الصبي يحكم بإسلامه تبعا لأبويه مناڵ بڕیار لە مسلمان بوونی ئەدرێ بە پاشگری باوکو دایکی فإذا أسلم أحد الأبوين ئەگەر یەکێک لە باوکو دایکەکە مسلمان بوو يتبع المسلم دایکەکە بێ یا باوکەکە بێ بۆیە وتمان ئەگەر باوکو دایکەکە یەکێکیان کافر بوونی کان مسلمان بوون وتمان ئەگەر باوکەکە مسلمان بێ ئەو ئیتفاقا مشکلەمان نییە ئەگەر باوکەکە کافر بێ و دایکەکە مسلمان بێ ئەوە ئێمە ئەڵین ئەرجح ئەوەیە کە شوێن دینی دایکەکە بکەوێت لە وەسیەتی شافعیەکانە ئیمامی غەزالیە فەرمێ فإن حصل العلوق من مسلم ئەفەرمێ ئەگەر سپێرمەکە هی پیاوێک بوو أو الولادة من مسلمة يا لدايكي مسلمان لدايك بو فالولد مسلم قطعا طبعا ليرا قال فإن حصل العلوق من مسلم والولادة من مسلمة افترازي اختلاف دينك ليرا إمام غزالي فإن حصل العلوق من مسلم يعني وإن كانت الولادة من كافرة فالولد مسلم أو ولدت من مسلمة وإن كان الأب كافرا أفرميشي فالولد مسلم قطعا مناڵەکە بە مسلمان ئەژمارە کرێ بەهوتی لە کەشاف القناع على حەنابیلەکان ئەڵێ وإن أسلم أبو حمل أو طفل ئەڵێ ئەگەر باوکی کۆرپەلەیەک لەسکی دایکیا مسلمان بوو یا باوکی مناڵێکی نابالغ مسلمان بوو فمسلم يعني فالطفل والحمل مسلم أو أسلم أحدهما فمسلم يا هەر یەکێکیان مسلمان بوو مناڵەکە بە مسلمان لە قەڵەمە درێ طبعا شافعیەکان لێرە دوورتر ئەڕۆن شافعیەکان ئەڵێن چی؟ ئەڵێ مەرج نییە باوکو و دایکی ڕاستە و خۆی مناڵەکە
مثلەن موسڵمانێکیان تیا بێ بۆ ئەوەی ئێمە بڕیار لە موسڵمان بوونی بدەین ئەڵێ ئەگەر لە باو باپیرانیا لە ڕەچەڵەکی گەورەکانیشیە ئەگەر هاتوو موسڵمانێکی تیابوو با باوکو دایکە مباشیرەکەیشی کافر بن حکمی ئیسلامەتی ئەدرێتە پاڵ مناڵەکە بەپێی دینی باوکو باپیرانی. ئیسرائیل ئێستا دەقاودەق مەزهەبی شافعی پەیڕەوەکە، یعنی ئێستا تۆ بڕۆ بیسەلمێنە کە حەو پشتێ جوولەکە بووە ئیسرائیل جنسیەت ئەداتێ بە تەبعیەت. بۆ چونکە بەلای ئەوەوە ئەگەر کەسەکە باو باپیرانی موسڵمان بوو بێتن باشە مادەم ڕەچەڵەکی جوولەکەیە جنسیە ئیسرائیلیت پێ ئەدا. شافعیەکان وا ئەڵێ کاتی خۆی شافعیەکان وایان گوتووە لە مغنی المحتاجە ئەڵێ وەلەو علق بين كافرين، يعني ئەگەر هاتوو مناڵەکە لە بینی دوو کافرا دروست بوو ثم أسلم أحدهما قبل بلوغه، پاشان یەکێک لەم دوو باوکو دایکە مسلمان بوون پێشەوەی مناڵەکە مسلمان بێ حکیمە بئیسلامه، بڕیارە دێن بۆی کە مناڵەکە مسلمانە. دوایی شارح ئەڵێ چی؟ ئەڵێ قول المصنف ثم أسلم أحدهما، ئەڵێ کاتێ مصنف نووسەر ئەڵێ ئەگەر یەکێکیان مسلمان بوون يوهم قصره على الأبوين، ئەڵێ ئێمە واتێ ئەگەین کە تەنها باوکو دایکەکەی مەبەستە وليس مرادا، ئەڵێ بەڵام ئەمە مەبەستی مصنف نییە بل في معنى الأبوين الأجداد والجدات، ئەڵێ هەمان حکمی باوکو دایک ننکو باپیرەکانیشی ئەگرێتەوە وإن لم يكونوا وارثين وكان الأقرب حيا، ئەڵێ باوکو باپیرانش میراتگر نەبن و نزیکەکەیان زیندوو بێ. یعنی ئەم ئیفترازە چۆنە؟ باوکو دایکێکمان هەیە کافرن دینیان گۆڕیوە مناڵەکە لە سکی دایکە کافرەکەیایە ننکو باپیری ئەم مناڵە مسلمانن ئەسڵەکەی مسلمانە. ئێستا بەپێی قەواعیدی ئیرث باشە ئەم باوکو دایکە میراتگر ئەبن لە مسلمانەکە ئەگەر مسلمانەکە بڕیاری کوفری بدەین بە تەبعیەت، ئەگەر وتمان کافرە بە تەبعیەت دەڕاتەوە بۆ باوکو دایک کافرەکەی ئەگەر وا بڕیارماندا. لەسەر ئەم ڕێی شافعیەکان کاڵێ ئەڕاتەوە بۆ ننکو باپیری، طبعا ننکو باپیری لێرە میراتگر نین بۆ چونکە باوکو دایک ننکو باپیر لە کاتێکا میراتگر ئەبن ئەگەر باوکو دایک بمرن. ئێستا مناڵەکە باوکو دایکی زینووە کەواتە ننکو باپیرەکە میراتگر نین، ئەڵێ با ننکو باپیرەکە میراتگریش نەبن مادەم ئەوان مسلمانن بە تەبعیەتی ئەوان دین وەرەگرێ ئەگەر میراتیش نەبن، کەواتە ئەمە ڕێی شافعیەکانە. مالیکەکان لەگەڵ ئەم وەزعەنین، مالیکەکان ئەڵێن هەر کەسێک کە کافر بێ ئەچێتە پاڵ ئەو، بەڵام ڕەیەکەیان زۆر ضعیفە. بۆ چونکە ئەوان تەنها ئیعتیباری نەسەبەکەن، بەس ئێمە خۆ حکمی حەسری پەیوەندی مناڵ و باوکو دایک تەنها نەسەب نییە، ئێمە ڕاستە نەسەب ئەدەینە پاڵ پاوک، بەڵام حەضانە و تەربیە و کەفالە ئەدەینە پاڵ دایک. ئێستا باوکێک چەند مەسەلەن بەتوانا بێ ئیمکانیەتی هەبێت کە جیابێتەوە لە دایکەکە حەضانی مناڵێک تا تەمەنی 11 ساڵیش لە ڕووی قانونەوە ئەیدین بەکێ؟ حەضانی مناڵ ئەدرێ بە دایک، تەربیەی مناڵ ئەدرێ بە دایک، کەفالی مناڵ ئەدرێ بە دایک. دوای ئەوە مناڵ کە کۆرپەلەیە هەموو ئەحکامەکانی تەبع لەگەڵ دایکێتی بجزئيات حتى كاتي خوي علماء كسيستمي كويلايتي هبوا وتويانا منال تابعي دايكتي لكويلبونا لآزاد كردنا مثلا كسيك على ام افرت آزاد بمنالكي آزاد تبعا بو دايكي كجزئيه كلو كما دام امهمو احكاميه بلقل دايكا اساي شاقر دايكا كمسلمان به اما بريار بدين لو مسلمان كافر ابي بريار كاني اما لمصلحتي منالكان بن اما وتو معنا مسلمان يعني اما مصلحتي منالك لما يا ئێمە چه مەسلحەتێکی مناڵەکە هەیە بیدینە پاڵ بێدینیەک، بیدینە باڵ فەوزایەکی عەقەدی مناڵەکە بفەوتێنی لەبەر ئێمە بڕیارێکی فقهیمان داوە، قاعیدەیەکمان لە کۆنکریت داوە کە هەموو ئەحکامەکان تابعی نەسەبن. نا ئێمە ئەحکاممان هەیە تابعی تەربیە و حەضانە و ئەوانەیە و تابعی جزئیەت و ئەسڵیەتە. مادەم مناڵەکە جزئیەکە لە دایکەکە ئەحکامی جزء وەرەگرێت تابعە بۆ دایک، ئەڵێن مناڵەکە دینیش بەو تەبعیەتە وەرەگرێ. حاڵێکی ترمان هەیە ئەگەر یەکێک لە باوکو و دایکی مناڵەکە مابوون، طبعا ئەم حاڵەتی کە تا ئێستا گوزەراوە وتمانە هەردووکیان ماون، اینجا وتمان ئەم احتیمالە دوو سوڕەی هەیە، یا ئەوەتە هەردووکیان یەک دینیان هەیە دینیان جیاواز، وتمان یەک دینیان هەبوو بڕیارماندا بۆی ئیجماعن مناڵەکە تابعی دینی باوکو و دایکێتی هەر دینێک بن، دینیان جیاواز بوو وتمان کامەیان دینەکەی ئەفضەڵترە ئەدرێتە پاڵ ئەو دایکەکە بێ یا باوکەکە بێ، مشکلەمان نییە لەسەر ڕێی جمهوری فقها. ئەگەر ئێمە مناڵێکمان هەبوو تەنها باوکی یا تەنها دایکیمان شگە برد مناڵەکە، ئایا لەم حاڵەتەیە
حکمی نەسەب چی لێ طبعا ئەم دانەیە کە هەیە یا ئەوەتە مەسەلەن مسلمانە یا ئەوەتە بێدینە ئەگەر مسلمان بێ ئەو کاتە ئێمە مشکیلەمان نییە بۆ نمونە ئێستا لە وڵاتێکی وگو غەربا لەوانەیە ئەم حاڵەتە نەزەریانە لە وڵاتی ئێمە کەمتر ڕووبا لە وڵاتێکی وگو غەربا ئیفتیراسکە ئافرەتێک هەیە لەوێ بە حکمی ئەوەی سیستەمی کۆمەڵایەتی سیستەمێکی شپرزە ئافرەتەکان باوکی مناڵەکانیان ناناسن زۆر جار لە مەحەڵەیەکی قیتارە برادێکی ناسیوە لە پارکێکا ناسیوێتی و مناڵێک دروست بووە لەو علاقەیە و ئێستا مناڵەکە یعنی مشکلێکی لە ئەوروپا پێوتێ مشکلی سنگڵ مەزەڕەکان دایکە تاقانەکان ئەو دایکانی کە هاوسەرەکانیان نییە دوو مناڵی هەیە و کاڵی شو کردووە لە نەوەڵا شوم نەکردووە ئەم چاوگەشانە هیکێن وڵا ئەمایان مەسەرەن هی جامایکیەکە ئەمەیان هی مەسەرەن بەرازیلیەکە ئەوە ینی کەسێکە لەکوێن کەس نازانێت لەکوێن و علاقەیەکی عابیر بۆ ڕۆشتووە کە ئەم دایکە مسلمانە بێ ئێسێمە یەک کەسێک یەک طرفی مناڵەکە شگە بین باوکیمان نییە هەر دایکیمان هەیە یا بەعکسەوە مناڵەکە لای باوکێتی دایکی دیار نییە ئێستا ڕۆناڵدۆ ئەستێری تۆپی پێ ڕیال مەدرید کێشەیەکی ئاوای هەیە کەس نازانێت دایکی کوڕەکەی کێیە لە خەسخانەیەک کە لە دایک بووە ڕۆناڵدۆ خۆی دیارە پارەی و ویستی وا بووە ئیمکانیەتی سەرف کردووە ئەم مناڵە ئافرەتێک هەڵی بگرێ بەس مناڵەکە کە لە دایک بووە هیچ کامێرایەک ڕسمی نەگرتووە کەسیش نازانێت بەیانی ویلادی دایکی کێیە مناڵەکە لە خەسخانە تەسلیم بە باوکی کراوەتەوە دایکەکە لە دەرگای پشتەوەی خەسەخانەکە بەڕێ کراوە کەس نازانێت کێیە ئێستا تۆ باوکێکت هەیە تەنها لەگەڵ مناڵێکە لەم حاڵەتانەیە ئێماڵین ئەگەر یەکێکمان هەبوو باشە ئەو کاتەگەر ئەمە مسلمان بێ یا کافر تابعی ئەگەر مسلمان بێ تابعی دینی ئەوە بێ بالاتفاق ئەگەر کافر بوو یەکدانەیان ئەو کاتە جمهوری فقها لەسەر ئەوەن مناڵەکە دینی ئەو بێدینە هەڵەگرێ چکە ئێمە دەسەڵاتمان نییە ئێمە ئەگەر دایکێکی هەبووە یا باوکێکی مخالیفی دینی هەبووە مڕاعەتەن بۆ دینی مناڵەکە ئەماندا بوو بەس ئێستا یەک دانەمان لەبەردەسایە ئەو دانەیەش بێدینە ناکرێت مناڵەکە لەو بسەنینەوە بیدەین بە بێگانەیەک جمهوری فقها ئەڵێن هەر دینێکی هەبوو ئەو دانەیە مناڵەکە تابعی ئەوە بێ کاسانی عفو سەرەخسی لە مەبسووتە طبعا یەکێکە لە ناو دارەکانی علەمای ئەحناف ئەفەرمێ فإن خرج معه أحد أبويه ئەڵێ ئەگەر یەکێک لە باوکو دایکەکەی لەگەڵ بوون مناڵەکە فاعتبار جانب الأب يجب كفره واعتبار جانب الدار يجب إسلامه بۆ نمونە ئەو دایکە هات مسلمان بوو لای ئێمە دایکەکە بوتمان باوکی مناڵەکە دیار نییە و مناڵێکیشی لەگەڵایە ئەڵێ ئەگەر بە ئێعتیباری دایکەکە بخوێنینەوە ئەمە مەسەلەن وەکو کافر لە قەڵەمە درێ چکە کافرە بۆ نمونە ئەگەر ئێعتیباری شوێنەکە بخوێنینەوە کە لە منطقەیەکە هاتۆتە خاکێکی ئیسلامیەوە حسابی مسلمانی بۆ ئەکرێ کاسانی سەرەخسی لێرە ئەڵێ چی ئەڵێ الاشتغال بالترجيح عند المساواة وذلك في حق الأبوين ئەڵێ ئێمە لێرە ناکەوینە بینی ئەوەی کە بڵین وڵا ئێمە بیدەینە پاڵ دایکەکە یا باوکەکە چونکە تۆ اختیارت نییە تەنها دایکەکەت هەیە و دایکەکەش کافرە ئەڵێ تۆ کاتێکەکەویتە تەرجیح ئەگەر مساوات بێ واتە باوک و دایکێکت هەبێ لە دەرەجەی یەکی نزیکی بن لە مناڵەکە کە دایک و باوکمان نییە ڕوبەری جوغرافیا بەراورد ناکرێ بە دایکەکە تا تۆ بڵێ وەڵام من بە حکمی ئەوەی لە وڵاتێکی مسلمانایە با دایکەکە بێدین بێ مناڵەکە بە پێی ڕوبەری جوغرافیا تەبعیەتی دینی وەرەگرێ ئەڵێ شتیوان نییە مناڵەکە دینی دایکی وەرەگرێ با کافریش بێ طبعا ڕەئی ڕاجح ئەوەیە لەبەرەوە لە ڕووی دینەوە مناڵ بەم شێوازە تەعامل لەگەڵ دینی ئەکرێ بەڕێزان کە ئەشتن لە ڕووی دینەوە بەم شێوازە تەعامل ئەکرێ ئەمە کۆمەڵێک ئەحکام بە دوای خۆیان دێنێت ئەو ئەحکامانە وا مامەڵاکرێ بۆ نمونە ئەم مناڵە ئەگەر لە بار چوو ئەو دیانەتی کە ئێمە داومانەتە پاڵی وەکو عەرزم کردن شۆردنی مناڵەکە ناونانی نوێژ لەسەرکردنی میراتی مناڵەکە هەموو ئەمانەی کە هەن بەو تەبعیەتی کە دینمان داوەتە پاڵی حکمەکانی تریش ئەبێ ڕەچاوی دیانەتەکەی بکرێ بۆی بڕیار لە حکمەکانی تری بدرێ بابەتێکی ترمان هەیە ئەویش ئەوەیە ئەگەر مناڵەکە لە زەواجێکی شەرعی نەبوو مناڵەکە لە بەرهەمی زینا بوو طبعا کە ئەڵێم زەواجی شەرعی بەڕێزان ئاگاتان لەوە بێ ئێمە ئەو زەواجانەی کە خۆمان هەمانە زەواجی شەرعین کە بەپێی پەیامی ئیسلامەکرێ هەموو ئەو زەواجانەی تر بەپێی هەر ئاینێگەکرێ لە نەزەری ئێمە یا صەحیحن کە مسلمانە بن بە هەمان عەقدی زەواجی خۆیان مسلمانە بن هەمان ئەحکامی ئیسلامیش وەرەگرێ عەقدی زەواجەکەیان بۆ نمونە بەیانی ژن و پیاوێکی هندۆس مسلمان بوون 4 مناڵیان هەیە لە نەزەری ئێمەیە ئەم مناڵانە مناڵی شەرعین یا ناشەرعین
لە نەزەری ئێمەیە مناڵی شەرعین نەسەبی مناڵەکان ثابتە بەڵێ نەسەبی مناڵەکان ثابتە ئەو عەقدی زەواجی بینی ئەو دوو هەندۆسە کە موسڵمانە بن ئێمە تازەیەکەینەوە عەقدەکە نەخێر بۆ چونکە ئێمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە وەثیقەی مەدینە کە ئەینووسێتەوە کە یەکێک لە مەبادیئی وەثیقەی مەدینە ئەوەیە کە لیلیەهودی دینهم وەلیلموسلیمینە دینهم یەهود دینی خۆیان هەیە موسڵمانەکانیش دینی خۆیان هەیە ئەم دینە دینێکە لە نەزەری ئێمەیە لە ئەحکامی دنیای خۆیانە ئێمە احترامی لێ ئەگرین اعتیباریشی بۆ دائەنین ئەگەر ملاحەزەی قورئان بکەن خوای پەروەردگار کە باسی خێزانەکەی ئەبوو لەهەبەکە سیفەی چی ئەداتە پاڵی سیفەی زەوجیە دەداتە پاڵی وامرأته خێزانەکەی ئەبوو لەهەب کاتە لە نەزەری قورئانە ئەم عەقدی زەواجە بە پێی دیانەتەکەی خۆیان عەقدێکی زەواجە دەستکاری ناکرێت وەنیە بۆ نمونە کە باسی خێزانەکەی فرعەونەکە دیسانەوە خوای پەروەردگار سیفەی زەوجیەت ئەداتە پاڵ خێزانەکەی فرعەون وەنیە وضرب الله مثلا للذين آمنوا رأة فرعون إذ قالت رب ابن لي عندك بيتا في الجنة ونجني من فرعون وعمله سيفي زوجيتها تاتبال فرعون خێزانەکەی نەبیسراوە لە سیرەی شاقەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو بێ باوەڕانی کە موسڵمان بوون عەقدی زەواجی کەسی تازە کرد دەبێتەوە قەت بیستوتانە نەبووە دوو کەس کافر بوو بن موسڵمان بن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی بفەرمێ پێی فەرمووە بڵێ لا إله إلا الله بەس نەبووە پێی بفەرمێ بڵێ ئادەی عەقدی زەواجەکە بێنن با تازەیکەینەوە یا ئەم مناڵانی کە پێش ئێستا بوتانە مناڵی ناشەرعین هەموو مناڵەکان و عەقدی زەواجەکانیش ئەحکامی ئیسلامیان وەرگرتووە کەواتە ئێمە کاتێکەڵین ئەو مناڵانە ئەدرێنە پاڵ ئەوان بەو شێوازە هەر دینێک بێ ئێمە وەکو عەرزم کردن بەو شێوازە تەعاملی لەگەڵاکەین بەڵام ئیشکالێکمان هەیە ئەگەر هاتوو مناڵێک لە بەرهەمی عەلاقەیەکی زینا دروست بوو بێ ئەوەی لە نەزەری ئێمەیە زینایە کە ئەشڵین عەلاقەی زینا کەواتە یەکێک لە تەرەفەکانی عەلاقەکە موسڵمانە بۆیە ئێمە قسەی زینامان هەیە ئەگنە ئێمە لەگەڵ خەڵکێکە خەیری دینی ئێمە بن قسەی زینا و قسەی ئەم ئەلقابانەمان ئەسڵەن نییە لە تەعاملاتی ئەوانە وەکو عەرزم کردن نەترکهم وما یدینون پەیوەندی نییە بە ئێمەوە چونکە عولەما قاعیدەیەکیان هەیە ئەفەرمون لەیس بعد الكفر ذم ئێمە کە کابرای ئیمانی بەخوا نەبێ هیچی تری لێ ناگرین بۆیە ئەو قاعیدەی تر کە ئەڵێ الكفار لا يخاطبون بفروع العبادات ئەهلی کوفر مطالب نین بە فروع عبادات یعنی تۆ بە کافر ناڵی زەکاتم بدەرێ بە کافر ناڵی جیهاد بکە بە کافر ناڵی ئەمر بە معروف و نەهی لە منکەرکە بە کافر ناڵی مەسەلەن نوێژ بکە بە کافر ناڵی حەج بکە بۆ ليس بعد الكفر ذم ئەو کە ئیمانی بەخوانیە ئیمانی بە ئەسڵی دینەکە نیە لە فروع و جزئیاتا فریای ناکەوێ بۆیە لەم مۆزوعی ئێمەشە ئێمە کە لەقەبی زینا ئەدینە پاڵ کەسێک دیارێکێک لە تەرەفی عەلاقەکە کەسێکی مسلمان بووە ئەگەر مسلمان بێ ئەو کاتە دوو احتیمالمان هەیە یا ئافرەتەکەی کە زیناکەی کردو مسلمانە و پیاوێکی بێدین لەگەڵی کردووە یا بەعەکسەوە پیاوێکی مسلمان داوێن پیسی لەگەڵ ئافرەتێکی بێدین کردووە ئەگەر پیاوەکە مسلمان بێ ئافرەتەکە بێدین بێ ئەو کاتە ڕەئی ڕاجح ئیشکالمان نییە نەسەبی مناڵەکە هی باوکەکەیە ئەویش تابعە بەڵام لەکوێ ئیشکالمان بۆ دروست ئەبێ لەوەیە بۆمان دروست ئەبێ باوکی زیناچی ئێمە لە دەرسەکانی ڕابردووە گوتمان نەسەبی مناڵ نادرێتە پاڵی ئای ئەم حکمە لێریشە هەروایە ئێمە نەمان گوت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی الولد للفراش وللعاهر الحجر وامان گوت ئەی ئێستا ئەم باوکە داوێن پیسە زینای کردو بە ئافرەتێکی بێدین ئایا مناڵەکە بدەین بە کامیان بدەین بە دایکە بێدینەکە یا باوکە داوێن پیسە مسلمانەکە کە ئێمە باوکێکی داوێن پیس ئەگەر لە عەلاقەیەکی زەوجیە مەسەلەن یا ئەگەر لەگەڵ ئافرەتێکی مسلمانە زینای بکردا قەتعی نەسەبی مناڵەکەمان لێ کرد لێرە ئەگەر قەتعی نەسەبی مناڵەکە ئەکەین قەتعی دینیشی لێ ئەکەین ئەیدینە پاڵ دایکە کافرەکە عولەما لێرە ئیشکالیان هەیە ڕەئی ڕاجحیان لەسەر ئەوەیە کە نا ڕاستە ئێمە لەبەر ئەوەی داوێن پیسی کردووە نەسەبی مناڵەکەی لێ قەتعەکەین نەسەبەکە عقوبەیە بۆ ئەو کە قەتعی ئەکەین ئێمە عقوبەکەی باوکی ئەدەین ئەڵێن نەسەبی مناڵەکەت پێ نادەین
بەس بێدینکردنی مناڵەکە عقوبەیە بۆ مناڵەکە ئەمەش دینی خوا قبوڵی ناکە. ئێمە مناڵێک پاڵ بدەینە پاڵ ئافرەتێکی نەسرانی یا ئافرەتێکی جوولەکە بەڵێن دینی مناڵەکە تابعە بۆ ئەو لەبەرەوەی باوکێکی مسلمانی داوێن پیسی هەیە باشە ئەمە شەرعەن بریتە لە عقوبەدانی مناڵەکە. لەبەرەوە عولەما ئەڵێن مادەم ئێمە لە بابی ئیحتیاطی ئەحکامی فقهیە هەندێک ئەحکام هەیە لە زینایشە ئێمە قەتعی ناکەین. دەرسی ڕابردوو ئاماژەم بە هەندێکیان کرد. بۆ نمونە باوکێکە زینە ئەکا بە ئافرەتێک مناڵێکی ئەبێ ئێمە ئەڵین نەسەبی ئەو مناڵەهی ئەو باوکە نییە. ئەگەر ئەو باوکە زەکات با بەو مناڵە پێی ئەشێ عولەما ئەڵێن پێی ناشێ. ئێخۆ نەسەبی هی ئەو نییە ئەڵێن ڕاستە بەس ئیحتیاطەن نابێ زەکاتی باتێ. ئەو کچە ئەگەر گریمان دروست بێ لەو زینایە ئەگەر کچێک بێ بە کوڕی ئەم پیاوە لە ژنێکی تر ئەشێ وتمان ناشێ بۆ احتیاطن. ڕاستە قەتعی نەسەبیمان کردو بەڵام احتیاطن نایڵین زەواجی بۆ بکە. وتمان لە قیساسا هەر وایە لە شایەتیشە هەر وایە. باش ئەم ئەحکامانە جوزئین بەڵام حکمی دین کولیە. ئێمە لەم ئەحکامانە مراعاتی نەسەبی مناڵەکە ئەکەین بەڵام لە کۆی دینە مراعات ناکەین وەنیە لەبەرەوە عولەما فەرموون نا ئەڵێن احتیاطان لەم حاڵەتەیشا دیسانەوە ئەیدینەوە پاڵکێ ئەیدینەوە پاڵ باوکە موسڵمانەکە کە زیناکەی کردووە. باشە لە حاشەی ئیبن عەبدینە ئەفەرمێ مسلم زەنا بنەسرانیە ئەفەرمێ گەر مسڵمانێک کاری داوێن پیسی لەگەڵ ئافرەتێکی مەسیحیا کرد فەئەتت بیوەلەت مناڵێکی بۆ فهل يكون مسلما مسلمانە بێ ئەڵێ والذي يقوى عندي أو أڵێ بەلای منەوە بە قووەتە أنه لا يحكم بإسلامه على مقتضى مذهبنا. أحناف فلان ببي قواعد مذهبي إما لا يحكم بإسلامه. طبعا أمر رأي أحناف ليرا وكو عرض مكردن رأيك ضعيفة. جمهور لقلي نين دعي خوي ابن عبدين الله يتوشي أو قال لا منه بقوة أو لا يحكم بإسلامه. دعي الله يظهر لي الحكم بالإسلام هر خوي الله بلام وبلاموا راجح لك حكم بإسلام دي بو فإن الاحتياط بالدين أولى. شو كيما أوش تعنيت الاحتياط من بوكر دول ليرا احتياط بدين أو لا ترى ولأن الكفر أقبح القبيح ولا بروي كفر لسلو كفر وخرا بيكي ترنية فلا ينبغي الحكم به على شخص بدون أمر صريح. على إمانات وان الكفر بدينا بالخلق أجر بلغيكي زق ورون لبردستانه بك كابرا كفري كردوا بچي وتمان أمنا على كافر لكاتك أمنا عليكي داماو بيغمبر صلى الله عليه وسلم شايتي بو أداك يولد على الفطرة تو بچي كافرت كرت كواتر عليه بهيج جوازك أما قبولني لبروا وكو عرضم كردن إما قطعي نسبي من عليك أجر باوك كزاني بنايكي أي أجر بعكسوا أوي كزيناكي كردوا كابرايكي بيدينا آفرتك مسلمانة ئافرەتەکە مسلمانە طبعا لێرە دوو سبب هەیە بۆ ئەوەی کە مناڵەکە نەدەینە پاڵ پیاوە بێدینەکە یەکەم زینایە دووەم بێدینە لەو حاڵەتەیە ڕاجح ئەوەیە کە مناڵەکە ئەدرێتە پاڵ دایکە مسلمانەکەی چونکە نەسەبی لە دایکی هەر ثابتە چکە وتمانە لە حاڵەتی زینایە نەسەب کە لە باوە قەتعەکەین لە دایک ثابتە بۆ چکە لە دایکەکە بە ویلادە لەو ئەکەوێتە خوارەوە کەس ناتوانێت بڵێ ئەم ژنە نییە بەڵام باوکەکە احتیمالی تێکەوتو ئێمە قاعدەیەکمان هەیە لە ئوسوڵە قال إذا تطرق إلى الشيء الاحتمال سقط به الاستدلال. بون سبي منال لحالة زناية نفيكين. چونك أجر آفرتك دركو كزناي كردوه. كواتا استا قمان كوت داوين باكي أو. وإذا تطرق أجر احتمالش كوت قمان كوت داوين باكي أو إتر ثقة بداوينو ببرهمكاني ناكره. لبروا ألين استدلال بداوين باكي آفرتك دواي أوي كإثبات جريمة زنا لسربو بالضبط دوكو مسألة شايتك كوايا إما اللي شايتيها وتبان أجر شواركز سيكز اتهامي آفرتك كان كرب الزنا شايتي شوارم نبو وتبان هرسي كان داري حد يعني لأدين خوالا صفتي أنا أفرمي شي أفرمي فاجلدوهم 80 جلدة ولا تقبلوا لهم شهادة أبدا وأولئك هم الفاسقون. بۆچی خوا سیفەی فیسقە داتە پاڵیان و بۆ ئەڵێ جارێک کە شایەتیان لێ وەرمەگرن لەبەرەوەی ئەم شایەتیەیان مادەم ساغ نەبووە کەواتە درۆیان کرد مادەم احتیمال کەوتە عەدالەتیان لەمەوە دوای استدلال بە عەدالەتیان ناکرێت بۆی شایەتیەکی تر بەپێی ئەو قاعیدەیە کە ئەڵێ إذا تطرق إلى الشيء الاحتمال سقط به الاستدلال کەواتە بۆیە ئێمە ئەڵێن نەسەبی مناڵەکە
لە حاڵەتێکە ئەگەر هات و زینا هەبوو بەم شێوازە مامەڵی لەگەڵە کرێ. بابەتێکی ترمان هەیە خۆشەویستان، بابەتی ئەحکامی جەنازەیە. پێم وایە کاتەکەمان تەواو بوو. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين. أم باب تارقين بدرس إداهات إن شاء الله. والسلام عليكم ورحمة الله وبركاته. من آياته أن خلقكم من تراب ثم الإنسان أنا خلقناه من نطفة فإذا هو خصيم. لقد خلقنا الإنسان في أحسن هەنگاوە سەرەتاییەکانی بە مرۆڤبوون و حکمە شەرعیەکانی